لەسەر خەتین دەستان خۆش زۆر سپاس زیاردانێ لە وەزیرە تەندروستی حکوومەتە هەرێما کوردستانê bû di dawiya xeftina xwe da behseweyekê kir eger hat û vaksîn bû Iraqê hat beşê Kurdistanê jî bi tekezî di nav da ku pêştir jî Wezareta Tenduristiya Iraqê ragihandiye ku Wezareta Derve di hemahengiyê de digel hemû wan welatên ku berhemhênerên vaksînê ne ku Iraq dibe yekem welat vaksîn digehe destê wan ji ber ku ew di peywendiyên xurdan e ji bo vê mebestê lê hetanha li ser astê cîhanê ji aliyê rêxirawa tenduristiya cîhanî ve ev vaksînên hatine pesendkirin hemû jî di qonaxên taqîkirinê dane. Ji bilîweyekê jî Wezîrê Tenduristiyê du mizgînî bû karmend û pizîşkên tenduristî hebûn. Yek ji wan Wezareta Tenduristî yekem wezaret dibe ku mûçeyê xwe yên mehane werdigirît. Duem jî ji aliyê Serokwezîran Mesrûr Barzanî budceyekê handanê hatiye terxankirin ji bo hemû wan karmendan yên ku rêza pêşîn di berhengarbûna vayrûsê koronayê dane li Herêma Kurdistanê. Bi vî awayî li ser nûçeyên xwe berdewam dikem hêjan. Ku Hizbullah Iraqî gefên êrişên zêdetir li dijî hêzên Amerîkî dike û dibêjît Amerîka dagîrkarê Iraqê ye. Divê derbikevin. Peyvdarê Hizbullah Iraqê Mihemed Mehîb û medya axiviye û dibêjît. Amerîkî rijdin li ser axa Iraqê bimînin. Lê eweke Hizbullah daxwaza Amerîkayê dikin axa Iraqê bi cih bihêlin û balyozxaneya xwe li Bexdayê dabixin. Gud jî eger Amerîka rêzê li îrada gelê Iraqê negire ew ê hêzên bergerîkar û êrişên xwe li dijî serbazên Amerîkî zêdetir bikin. Peyvdarê Hizbullah Iraqê dibêjît ew weke hêzeke dagîrkar serederiyê digel hêzên Amerîka li Iraqê dikin. Lewma divê îdareya Amerîkayê hêzên xwe ji Iraqê vekêşin eger ne êrişên me bû ser wan zêdetir dibin. Donald Trump jî ragihan şerê Amerîkayê li Iraqê xirabtirîn biryara dîrokiya Amerîkayê bû. Dema ser rastkirina wê biryarê hatiye biryareke xelet bû. Pêwîst nebû Amerîka wî şerî bike. Trump got jî bû 17 salin em weke polîsên Iraqê ne û dem hat vê biryarê serrast bikin. Ev axiftinên Trump pêş ji vîna digel Mustafa Kazmî hatin û got di nava sê salên dawiyê de Amerîkayê hêzên xwe li Iraqê kêm kirine. ژمارەی هێزەکانمان لە عێراق کەم کردوتەوە خۆمان لە شەڕە بێکۆتاکان دەهێنینە دەرەوە ئەمە شەڕی بێمانان لە سەرەتاوە نەدەبووە شەڕمان لە عێراق کردبووە پێم وایە شەڕی عێراق خراپترین بڕیارە لە مێژووی ئەمریکا هەرگیز نەدەبوو لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بین بەڵام لە 3 ساڵی ڕابردوودا هەنگاوی باشمان بۆ کشانەوە ناوە هەندێک کەس هاوڕان لەگەڵمان و هەندێکی دیکەش بە پێچەوانەوە بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵک پاڵپشتی کشانەوە دەکات لە سووریاش بە هەمان شێوە بیرتان دێت کاتێک سەربازەکانمان لە سنووری نێوان سووریا و تورکیا کشاندەوە ئەو کاتە گوتیان ئەمە کارێکی زۆر خراپە بەڵام من گوتم ئێمە سنوورەکە جێدەهێڵین چونکە تورکیا دەتوانێت پارێزگاری لە خۆی بکات پەیوەندیەکی زۆر باشم لەگەڵ ئەردۆغانەیە و شەڕەکەی لە سووریا کۆتایی هاتووە. سەرۆک وەزیرێنی عێراقی مستەفا کازمی دیگەل وەزیرێ دەرڤەی ئەمریکای جڤیە و بڕیارە ئەڤر و ئێواری لە کۆشکا سپی دیگەل دۆناڵد ترامپ جی بجیڤە لە گوڕی زانیاریان کوردستان 24 ئەڤر و مستەفا کازمی لە واشنگتنێ دیگەل مایک پامپێیۆ جڤیایە و نها دیگەل ئەندامên فۆرما بزنسمان و ژوورا بازرگانی ئەمریکایê با ئامادەبوونا وەزیرە ئەنەرجیاوی وڵاتی دجڤینێدانە و بڕیارە هەر ئەڤر و دانێ ئێوارێ دیگەل سەرۆکی ئەمریکای لە کۆشکا سپی بجیڤن. چافکانیەکی ژێجڤاتە وەزیرên عێراقی ئاشکرا کردیە لە سەردەخوازە ئەمریکایê سەرۆک وەزیرên عێراقی بڕیاردایە دەما سەردانەخە بە واشنگتنێ بۆ ڕۆژێکی دی درێژ بکە. هێژان لە ناوە وڵات لە قەزا شێخان نویسینگەها قەرەبووکردنا کوردێن ئێزدیەن قوربانیên دەسێ داعشێ بوونە تێکردن هەفکارێ خۆمە هەر شنگاڵی ژوێ دەرێ واردەگرم کە بچە ئاوایی دیاو بێنە قەرەبووکردن مادی و معنەویە بچە ئاوایی و بچ میکانزم ماهر. بەڵێ ئەزنها لە قەزا شێخانم تایبەت لە بارەگای قایمە قایمێ شێخان شاندەگیژی حکوومەتە عێراقی سەردانە قەزای کرێژ بێگێک و نویسینگەکە تایبەت بێدافەکردنش بێگێک و دەما هاتنا داعش و ئەو زەرەرەم و زیانێک و بە زیان کەتیک و هەمووشی بێنە قەرەبووکردنجی شاندەژێ نویسینگەها شەهیدانە لیسان گەل ئەندامێن پەرلەمانی عێراقیژی و تایبەت پارتە دیموکراتی کوردستان لیسان جگەرێ پارێزگاری مووسڵ لیسان قایمە قایمێ شێخان لیسان
یعنی قزای شێوان ڕۆژ بەیانی جێگەری پارێزگاری مووسلم بەساڵیشاندی بکەن پلانەوە چیە ئەم نفسینگە وێ چوای تەگریدان چاوەکار بن هەنی هاریکاریە خەڵکی طبعا عمرك لقضايا الشيخان بيشوزمان لشاندي كي حكومة اتحادي كبيكات ولا برن مدير ضحايا العراق واروها اليوناني العراقي الدكتورة خالد والشيخ آزاد ما بس لم سرد أنا وياكم مكتبي كي ضحايا الإرهاب للشيخ چونك السما براني وخشك براني ازيديه چون السما سوا ناتوان بسن سنجار اللي ما ملكان اخوان بيشكش بكن زور بهره زوري خشك براني ازيد مال شيخان وفايده ودهوك لما خيمه كان السجينه اما مكتبه دبيته هو اسان كاري بو خشك براني ازيدي بو بتوان معاملات اخوان بيشكش بم مكتبه بكن ولرقي ايمو بدريت حكومه اتحادي بغداد الله يعني رزقار بين دست داعش قربانيين دست داعش همو جوينا قربوا كده همو دقرتو والله اما هو اوزين كجقل خشك براني ازيدي عندك الشهيدي تريش انا كجقل ازيدي سهلين نوال الشيخان القوشه لو سنوراني كوا سربا بارزغاني انه اداريا اوان الشمول بكري سما لا تاوتين اللي قال اوان كوا موافقي اما جدا بالله كان دست بهاي كاريان كان دست بكاري خو بقبل مسنجه ليك شمو دس بيدك بل هل امره كيف تاعتك انه يكشم دتوان انه ملكان اخوان بيشكش بو مكتبه بكن بل وكم مچ شوان دابين كري يعني هاري كاري المادينه يعني تشوا مچ طبيعي خوي اللي كان بابته قلت اني كمفقودين شهيدا طبيعي ببي او قانوني كواهي مو مستحقات اني الشهيد انا دقر انه اني كخانيان تيك ويران بو طبيعي اما اناش ببي او زرري كبر او هولات كان كنت براني ازيدي تعويض ذكري انه بلا بله عشان ده شبويكي بكو او قربانيين دست داعش بكو كدنا دمال داعش دابين كو مالي وان هاتنا تقاندن انسان يعني هاري كارير مادي موچيجي شوان رد تقان كرن جيك شمي جوي دست كاري خبقو خلد كاري فايلو خبينا بابين سينگا شبويكي كو ناويوان بينات ماركر باشا باورم جراي كمينا نويسينگي ها قربو كرنا كردين ازدي جاليه حكومه العراق و تيفكرن لشيخان جالاكس باز بو هفكار ماهر شنغال هجان لگوندن سنور پارێزگەها هەولێرێ ڕێبووەڵاتیان تێداین کوخانیان خان و ژەم بکەن دووبارە ئاوا بکەن هەفکاری خۆ نەورۆس عەبدوڵڵا لەسەر vê پرسیارەی وەردەگرم پێشتر قەدەغە بوو بڕیار کەنگی دکەوە وەرە جێبەجێکردنێ بەڵێ ئیمان ئەم پێشتر هەوڵەتیانی ئەم گوندانانیان دەتوانی خانەکانیان نوێژن بکەنەوە یاخۆت بیر و خێنن دروستی بکەنەوە ئێستا بەپێی بڕیارێکی سەرۆکات شارەوانی هەولێر دەتوانن خانۆکە هەم نوێژن بکەن و هەم ئەگەر بیانێ بیر و خێنن و دروستی بکەن و وردەکاری زیاتر لەگەڵ کابل و حکومەت سەرۆک شارەوانی هەولێر وردەگەم کابل سپاس بۆم دەرفەتە وردەکاری ئەم بڕیارە چۆنەوە کەی دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەو شوێنانە چین کە بڕیارەکە دەیانگرێتەوە بەڵێ زۆر سپاس حقیقەتەن لەلایەن ئەوەی کە هاوڵاتیان داواکاریی زۆریان هەبوو کە ئەوەی کە حەڕەمی گوندە بتوان ئەوانە نوێژەکردنەوەی خانەکانی خۆیان ئەنجام بدەنەوە و ئێمەش لە دوای ئەوەی کە داواکاری خۆمان بەرز کردەوە بۆ وەزارەتی شارەوانی لە ڕۆژی 22 هەفت کۆبنەوەیەک ئەنجام درا لە نێوان وەزارەتی شارەوانی و پارێزگای هەولێر و هەروەها سەرۆکایەتی شارەوانی هەولێر زۆر سپاس بۆ جەنابی وەزیری شارەوانی و گەشتی گوزار و هەروەها جەنابی پارێزگاری هەولێر کە ڕەزامەندیاندا لەسەر نوێژەنکردنەوەی ئەو خانوانەی کە دەکەونە ناو حەڕەمی گوند و هەروەها دووبارە دروستکردنەوەی لە شوێنی خۆی و دوای ئەوەی کە کەشفی شارەوانی لەگە دەکرێتن بۆ ئەو شوێنانە یا ئەو گوندانەی کە نەخشەی کردیان هەیە و ئەو گوندانەش کە نەخشەی کردیان نییە ئاگادارکراینەوە بەڕوایەتی نەخشەدانانی ئاوادانی هەولێر لەگە سەرۆکایەتی شارەوانی هەولێر بە زووترین کات نەخشەیان بۆ دابنێنەوە تاکو ئەوانش نەخشەی کردەکانیان پەسەند بکرێتن بەڵێ زۆربەی هەر گوندەکان کەوەی کە دەکات و مەسەن گرجوتیارە سێبەردانە و چەندین گوندیت کەمان هەیە کە ناو شاری هەولێر کە ئەوانی کەتینە ناو سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر و نەخشەی کردیشان هەیە ئێمە دەتوانن لە یەکشەمەوە ئەو خەڵکانە کە دانەوێت خانوەکانی خۆیان نوێژەم بکەنەوە دەست بە نوێژەکردنەوە بکەنەوە هەروەها ئەگەر توان ویستیان حتا خانوەکانشان بڕوخێنەوە لە شوێنی خۆی دروستکردنەوە لە دوای ئەوەی کە کەشفی شارەوانی ئەنجام دەدێتەوە ڕێگەیان پەدی بێ دەدێت ئەو کارانە ئەنجام بدەن
لە نێوان دوو خان و پارچەزەویەک ماوە پێی دەگوترێ مەتروکە ئەمە کەی بەرگاری لەسەر دەکرێت ئەمانش بکرێنە خان و هاوڵاتیان بتوان بەکاربیرن بۆ خان دروستکردن. بەڵێ ئەو زەوی بەتاڵانێک کەمایەوە لە نێوان خانوەکان لە حەڕەمی گوند حقیقەتەن ئەوانش هەر لەوانەیە هەلک نەخۆیان خەڵکانێک هەیە کە ساحێبیانە بەڵام ئەوەی لەبەر ئەوەی چکە دەقەی یاسایی تەواو نەبوو کە ئێوە بکاتەوە لایەن جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار و هەروە پارێزگاری هەولێر بەشی یاسایی لە هەردوو لە شارەوانی و لە پارێزگا تەکلیف کراون بۆ دراستکردنی ئەم بابەتە وەڕێکارێکی یاسایان بۆ بدۆزنەوە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتش. سپاس بۆ زانیاریەکان لە ئێستاوە لەم بڕیارە بە دوا وڵاتیان دەتوان لەم گوندانە خانوەکانیان هەم لۆژەم بکەن و هەمیش ئەگەر بیرۆخیان دروستکردنەوە ئەم پاچەژێ بەتاڵی کە دەکەوێتە نێوان دوو خان و پێی دەگوترێ مەتروکە ئەمش ئێستا بە دوواداچنی بێ دەکرێت و لژنی بۆ پێکێنراوە بۆی ئەوش لە داهاتوودا بڕیاری ئەگەر بکرێ بڕیاری لەسەر بدرێ بۆی هاوڵاتیان بیکەن بەخانو. گەلێک سپاس نەوەرەس عەبدوڵڵاژ هەولێر. لە ڕۆژاوای کوردستانی و ناوچەیان دەستی ڕێبەریا خۆسەردا 27 کەسێندی تووشی ڤایرۆسی کۆرۆنایە بوونە، 2 کەسێندی جانی خۆش دەستدانا بەگشتی کەسێن بە ڤایرۆسی جانی خۆش دەستدان لێ دەرێ دەرباسی 17 کەسان بوون. ڕێبەریا خۆسەرژی بڕیاردایەک و هەفتەیەکێدن دەما قەدەغەیە درێژ بکە و گرێدانا ماسکێژی بنەچاریە کەسێک گرێ نەدەت بە پارەیان تێ سزادان. لە ڕۆژاوای کوردستانê hevkara xwe ve eshet werdigirim ew ji Amûdê ye kesên ku bi piranî tuş dibin ji Qamişloyê ne bizanim rewşa Amûdê çawa ye. بەلێدەم باش ئیمان وە گۆتە دیار کرد ئیرۆ دەستەیە تەندەروستیە درێبەبەریا خۆسەرد 27 حالەتێ نۆڤیەن ڤایرۆسا کۆرۆنا تۆمار کرد هەروها دوو کەژی بێ کۆرۆنای جانی خۆشی دەستدان یەک جوان ژنێک ji باژارê قامشلۆ بوو تەمەنینا 6 ساڵ بوو و زلامێکیش ji باژارê حەسەکەی تەمەنینا 17 ساڵ ببورن بولۆ هەژمارە کەسێن گۆجانی خۆشی دەستدانە بێ کۆرۆنایە دیکێژە هەفتەی کەس و تەمامیە کەسێن گۆ کۆرۆنای کەتنە لە تەوایە باژارên ڕۆژاوایی کوردستانی دیگێژە هەژمارە وانە 180 کەسی لە سەرانسەری باژارên باکوور و ڕۆژهەڵاتی سووریە شخۆوە گۆتە دیار کرد ئەز باژارê Amûdê me ئیمان باژارê Amûdê yek ji bajarên herî biçûk lê Rojavayê Kurdistanê tevî got bajarekî biçûk lê tanûha 6 halet hatine tomar kirin 4 halet bûn û roja berî wê jî 2 halet bûn ji ber vê yekê matirsî li cemolatiya çêbûyê hin xelk dest pêkirine got maskan deyînin tedbîrê parastina kesayeta xwe werbigirin ji matirsiya got bi koronayê bikevin nemaze got desteya tenderustiyê dibê hejmara pêketiyan li hemû bajaran bi taybet li Amûdê ji wilo bêtir e lê ji ber got xelk vê yekê nabêjin serdana ew navendên tenderustiyê nakin hejmara di distê desteya tenderustiyê bi tenê 180 pêketîne ji xwe got me diyar jî kir îman desteya tenderustiyê yan jî desteya hundirîn dirêveberiya xweser di doh biryara qedexeyê dû dirêjtir kir heft ro dirêjtir kir yanî ta 27 mehêjî wê qedexeya çûn û hatinê hebe qedexey got xelk derkevin lê ew firojgehên pêdiviyên rojane dêvekirî bimînin îman li hemû bajarên Rojavayê Kurdistanê pereguhêr jî wê firojgehên xwevekirî bimînin bi tenê ji heştê sibehê ji mafê wayê ta şeşê êvarî bi tenê du rojan di heftiyê yek şemê û roja çarşemê jî herwiha pêşezazî wê vekirî bimîn lê hin demijmêran heştê sibehê ta şeş lê lê tevaya heftiyê ji ber vê yekê jî em dibînin hin pabendî heye rengek heye got tevger kême ve got em dibînin jî vir li bajarê Amûdê tevî got ew rêbendên ewlehiyê tune hêzên ewlehiyê li kolanan û navenda bazar tune ye lê skarim bêjim ta astek baş îman xelk pabend dibin helbet jî ji matirsiya got bi koronayê bikevin. Gelek spas hevkara milava eshet ji Amûdê. Biryara Evrûke hevdîtina Serokê Fransa Emmanuel Macron û şêwirmenda Almanya Angela Merkel li Parîsê yanî li Fransayê nizanim li Parîsê yanî dibêjin li şarûçkayekî geştiyarî ye li Fransayê dê birêve biçan ku cara yekemîn Angela Merkel derbasî Fransayê dibe ji bo hevdîtineke wesa giring li ser derya spî bi taybetî alozî û nakokiyên herî dawî çêbûne hevkara xwe nalîn dirîja Enqereyê werdigirim li ser vê pirsê herî dawî Emmanuel Macron rexneyên tund li Erdogan girtin û got yanî ecîndayên xwe neteweyî û îslamî wiha kiriye ku ewlehiya Avrupayê têk biçe li hember jî Erdogan dibêje em bi biryarin li ser lêgerîna neft û gazê li derya naberast herî dawî çi dibe li ser vê pirsê.
بله ایمان وقتی جی اما جب بکر ایرو دنابر مرکل و ماکرون دا ده براستی لفرانسای جوینه که گله کریتیک بره و بچه لسر بانگ ماکرون او هفدیتنه ده بره و برن لکوشک ماکرون یا هاوینی دا ده هفدیتن بره و بچه رگولی داخویانی کج علی کوشک الیسه و حتی بلاو کرن امتکارن بیشن کو پیشی مرکل و ماکرون ده هفدیتنه که روبرو پیک بینن پاشی پرس کنفرانس اکته چواره کرن کو دنابر مرکل و ماکرون دا وره بلاو کرن پشترشی دلگاسیون هر دو دولتان دل سر کشهین لدریای نوراست هفدیتنه که پیک بینن تی چواره کرن کو مجرد سرکه در نابر مرکل و ماکرون دا کشهین لدریای نوراستن و که تزانیم پولیتیکای آلمانیا و فرانسا جهو گلک جدان یعنی سر او کشهین لدریای نوراست فرانسا به آوای کی راست راست کشتی شهر شاند بونه دریای نوراست کو پشتگیری یونانستان و قبرس بکن او کشتیانه لبله آلمانیا هر داخویانی خود جسره راگشیا لدریای نوراست و حال ده کو همو آلیان جبو دیالوگ قانی بکه آلمانیا هم تکرم بیشن کو داخویانی خود هر تم باگل آتینا پاریس و حکومت انقره دکه کو راگشی بلند نکن و به پنگا و اینها پرووکاسیون نکن دقاده ده آلمانیا داخویانی خود هم تکرم بیشن کو هلوسته که وها دشوپینه شرازای بابت دبیشن او یعنی او هلوست آلمانیای د چارچوبه کیشه این پنابرانده و هر وها د چارچوبه کیشه برکسیت ده کفشکرن آلمانیا نخوازه زیادتر کیشه هبن و گاوه دروژه وده جلومات خوازه علی یعنی د نابر آلیانده دیالوگ وره دروست کرن باشه نالین یا پرسیار اوه یعنی پیشتر اردوغان و مرکل به هفره آخفت بون اردوغان آرمانجا دیالوگ آشتی د نابر آلی ناکوک لسردریا ناوراز دست پی بکه جوه هفدیتنه چه تچاواره کرن سزا یانجی دیالوگ بله ایمان بگومان ایرو دست زاکرنا ترکیه دی سوار روژه و د او هفدیتنه ده و که تزانین روژه اینیه وزیرن کارندار و یکتی اروپای هفدیتنک آنلاین پیک آنی بون لسر او کشه لبله ده انجام او جوینه ده ترکیه نه هات بو سزاکرن تی چواره کرن که ماکرون دیسا سزاکرنا ترکیه بینا روژه و لبله هم تکارن بیشن که آلمانیا لهمبری ترکیه هلوسته که نرمتر هیا لگوری داخویانی که الیسه و تینا بلاو کرن جالی پاریس و تینا بلاو کرن ام ذكر بيج فرنسا دبيجات ده أصل خدا ألمانيا وفرنسا خدي هالوست جهاو جدا نينن لداريا نوراس لبالي تكنيك إنوان متود إنوان رباز إنوان ين چرا سركرن كيشين لداريا نوراس جهاو جدا نه هر وقت چواره کرن کو ایرو پشتی او هفدیتنا مرکل و ماکرون یعنی نه چواره کرن کو ترکیه ده انجام او هفدیتنا ده هلبت ور سزا کرن لبالي ده 24 و 25 ایلونه ده هفدیتنا که کریتیک ل د نوبر وزیرن کارندار و این یکتی اروپایدا و که تزانید د کنسیل یکتی اروپایدا د بره و بچه لوی درجی د رونشتنه که تایبت لسر کشه انگریدای ترکیه ین لدریا نوراز د چواره کرن کو ور درست کرن باشه نالندری جان خرای لسر آلوزین ترکیه و یکتی اروپای لسر دریا نوراز زانیاریدان آلوزین ترکیه و ولاتین اوروپی لهلا که دهلن دچنا عالیه هفکرامن اوینج بونوچین سپوره همه ساعت سیاندی صحف ببینم حتی چخه شاد بن نیوروش باش بایرن موشن بجاره یازدان دیدی رو که دخواه هاندن لیستگا داویه چامپیونز لیگه پشت گل پیشیا داویه به 3 گل به برانبر دیگه لیون بسر کفتین لیواندوفسکی بونه همین لیستگا لپیاف لخلو پالوانتیا گلات مارد کرد هجمارا گلن خواجی لپیشنگه گل کارا با 15 گل بلند کردن هرچند همی جواری دست بگه که پیزا بایرن مانشنید بون لعبه برواجی لیون برای منفذ دی پایتن پشتی 4 خلکا نزیک بون تو را گل مانوئل نویری پژینه لیون جاره